طبعا سەردا داوای لێبرد نەکەم بۆ دواکەوتنەکە بەم جەوە ساردا ئەمڕۆ کەزانم کۆبوونەوەی جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بوو کۆبوونەوەکە بە بەشداری هەموو ئەندامانی جبات بوو و کۆبوونەوەکە تایبەت بوو بۆ ئەو پرسانەی کە ئێستا لە شەقامی کوردی و لە کۆمەلگای کوردیە گوزارێت بە تایبەتی شەوەی کە پەیوەستە بە ناڕەزایەتەکانی خەڵک بۆ خۆپیشاندان بە پرسی موچە بە پرسی برسیکردنی خەڵک بە پرسی ڕێکەوتنەکان لەگەڵ بەغدا پێدان و پێنەدانی موچە بڕین و نەبرینی موچە ئەمانە تەوەرێکی گرنگ و ئەساسی کۆبوونەوەکەی ئێمە بوو کە سوڕاوەکانی ئێمە نوێنەرەکانی ئۆرگانەکانی ئێمە لەم کۆبوونەوەیە گفتوگویان لەسەر کرد و قسەیان لەسەر کرد بەشێکی گرنگ لە تەوەرەکان جەختکردنەوە بوو لەسەر ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان وەکو نەریتی خۆی وەکو تێگەیشتنی خۆی بۆ ناڕەزایەتەکانی خەڵک پشتگیری هەموو ناڕەزایەتەکانەکات و پێشمان وایە ئەو ناڕەزایەتیانە تعبیرێ لە واقعێکی سەختی ئەمڕۆی کوردستان ناڕەزایەتیە لە پێناوی قوت و لە پێناوی ژیان و لە پێناوی کەرامەتی خەڵکەکە بۆیە خەڵکی کوردستان موچەخۆرانی کوردستان مافی خۆیانە ناڕەزایەتی دەرببڕن مافی خۆیانە خۆپیشاندان بکەن ئەعتراض بکەن بێنە سەر شەقام و داوای مافی خۆیان بکەن و فشار بکەن لە دەسەڵاتی کوردستان لە دەسەڵاتداران و زمان بەدەستانی ئەمڕۆی کوردستان بۆ ئەوەی بتوانرێت موچەکانیان ژیانیان کەرامەتیان دابین بکرێت و لە ڕاستیدا فشار خستنە سەر خۆپیشاندەران توندوتیژی بەرامبەر بە خۆپیشاندان بە خۆپیشاندەران ڕێگریکردن لە خۆپیشاندان بە هەر بیانەوەکە بێ لەلای ئێمەوە قبوڵ نییە وەکو بزوتنەوەی گۆڕان پێمان وایەوە مافێکی ڕەوای خەڵکی کوردستانە و وەک باسم کردم خۆپیشاندانە خۆپیشاندانی نان و برسێتیە خۆپیشاندانی کەرامەتە و ژیان و ئایندەی هاونیشتمانانی ئەم وڵاتەیە هەر حزبێکی سیاسی بیر لە کەرامەتی هاوڵاتیەکانی نکاتەوە هاونیشتمانەکانی نکاتەوە هەر بەرپرسێ لەم وڵاتە بیر لە ژیان و کەرامەت و ئایندەی هاوڵاتیەکانی نکاتەوە ڕوبەڕووی نەفرەتە بێتەوە بۆیە ئێمە هەموو هەنگاوێک بۆ ڕێگریکردن بۆ قەتیسکردن بۆ فشار خستنە سەر خۆپیشاندان بۆ ڕێگریکردن لە خۆپیشاندان وە گرتنی خۆپیشاندەران و سجنکردنیان و زیندانیکردنیان بەکارێکی ناڕەوا زانین و مەحکومیەکەین تەوەرێکی گرنگی تری کۆبوونەوەکەمان لەسەر مەوزوعی ڕێکەوتنەکان بوو لەگەڵ بەغدا و دابینکردنی موچە خۆشتان نەزانین ئێمە پێشتر لە کۆبوونەوەکانمان لەگەڵ یەکێتیە باسمان لەوە کرد کە هەم پێویستەکە کۆبوونەوەیەکی سێقۆڵی بکرێت لە ئێستادا و هەم پێویست بەوەکە وەفدێکی بەهێز بنرێنێ بۆ بەغدا بۆ کۆتایی هێنان بەم حکایەتە کە خەڵکی کوردستان ئێستا معاناتەکەی ئەچێژن و ئازارەکەی ئەچێژن داوای ئەومان کرد کە وەفدێکی بڕیار بەدەستی باڵا بڕاتە بەغدا و کار لەسەر ئەم مۆزوعانە بکەن و یەکلایکەنەوە لە بودجەی داهاتووی عێراقدا 2021 ئەم مەسلەی یەکلاکرێتەوە و لە یاسای بودجە ئەبێ پشکی هەرێمی کوردستان زامن بکرێەوە ڕێکەوتن بکرێت هەرێمی کوردستان تەنانەت ئەگەر ئەو ڕێکەوتنە بە ڕێکەوتنێکی قورس و سەختی بزانێت و بە دژواریشی بزانێت بەڵام لە پێناوی خەڵکەکە و لە پێناوی ژیانی خەڵک و قوتی خەڵکە دەبێت بڕیارێکی ئازایانە برێت و بڕیارێکی مەسئولانە بدات لە پێناوی ئەوەی کە چارەسەری ئەم مۆزوعە بکرێت بە کۆتایی بهێنرێت بەم دڵڕاوکەی کە ئێستا شەقامی کوردستانی گرتووەتەوە عێراق بەم هەموو وەزع خراپەی خۆی و پەربوتی خۆی و گەندەڵی و دزیەوانە ینی لە ماوەیەکی کەم نەبێت توانیوێتی موچەی فەرمانبەرەکانی خۆی و خەڵکی و بازاریش تەنانەت دابین بکات هەرێمی کوردستان مەفروض وایە کە تا حدێکی تر سەقامگیرترە لەوەی عێراق مەفروض وایە بتوانێت چارەسەری ئەو مەسایلانە بکات و هیچ ڕێگایەکی تر نییە لە ئێستادا جگە لە هەوڵدان بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا بۆ ئێمە داکۆکیێکی گەورەمان کردووە و لا ئایندەشدا هەر کۆبوونەوەیەکی تر بکرێت لەگەڵ لایەنەکانی ترشای مەجارێکی تر داکۆکی لەسەرەوەکەین کە دەبێت لەگەڵ بەغدا ئەم مەسلەیە یەکلا بکرێتەوە چارەسەر بکرێت و ئیش لەسەر بکرێت بەشێکی تری لە تەوەرەکانی کۆبوونەوەکە تەبعاً لەسەر ئیشکردن و لەسەر ئەو پرسانەی کە پێوەستن بە بزوتنەوەی گۆڕانەوە بە کۆنفرانسی نیشتیمانیەوە کۆمەڵێک مەسایلێک کە باوەڕێن علاقەی بە تشتی ئۆرگانی بزوتنەوەی گۆڕان هەیە لە خزمەتانە ئەگەر پرسیارەکان هەبێت پارێزگای نیشتیمانی لە بزوتنەوەی گۆڕان دەوڵەمەش بۆ پرسی ڕێکەوتنێکە و بەغدا ئەو شاندەی کە وەشتوو دەوترێت دەسڵاتی ڕێکەوتنیان نییە ئەوانەوە پێش بەزاری خەڵکۆ دەڵێن پێشوەکە چۆن بەڵێ ئەوەی وەفتەکە وەک باس کراوە وەفتێکی فەنیە جارێ پێشتر دواتر بێ وەفتێکی بەهێزتر بڕوات بەهێزتر بەو مانایە کە هەم ئەبێ وەکەوەی کاگەواتی باسی کردو وەفتێکی سیاسی بەهێز بڕوات و وەفتێکی حکومیش بە هەمان شێوە بۆەوەی ئەم مۆزوعانە بگاتە ئاسی جێبەجێکردن و ڕێکەوتنێکی تازە گەر پێویست بە ڕێکەوتنی تازە بکرێت ئەو بۆ ئەم وەفتە زۆرتر بۆ تەقەسی حینەکانە حقایقەکانە و وەکو باسکرا وەفتێکی فەنیە ئەوەی تر
لە ڕاستیدا سیاسەتی بزوتنەوەی گۆڕان ڕوون و ئاشکرا ئێمە پێشتریش لە خولەکانی ڕابردووە جەختمان لەسەرەوە کردەوە کە خۆپیشاندان مافی هاوڵاتیانە و ئێمە لەگەڵەوە نین کە خۆپیشاندان هیچ ڕێگریەکی قانونی بکرێت و هیچ قانونێک لە ڕاستیدا لە سەروی بەرژەوەندی خەڵک و ژیانی خەڵک و کەرامەتی خەڵک و دابینکردنی نان و قوت بۆ خەڵک نییە ئەمە سیاسەتی ڕسمی بزوتنەوەی گۆڕانەوە داواکارین هەموو کەسێک هەموو نوێنەرێکی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتە لە هەر شوێنێکی ترە پابەندی سیاستەکانی بزوتنەوەی گۆڕان بێ ئێمە لەگەڵەوەین کە خۆپیشاندان مافی خەڵکە خەڵک ئازادە و بەشێک لە ئازادیەکانی خەڵک خۆپیشاندان بکەن ناڕزایەتی دەربڕن هێزە ئەمنیەکان تەنها دەبێت پاراستنی خۆپیشاندانەکە بگرناستۆ نەک شارخستن سەر نەک لێدان نەکگرتن نەک زیندانیکردن ئەمانە هەموو شتی ناقانونین بۆ شتێکن دش بە معایر و دش بە بەهاکانی بزوتنەوەی گۆڕان سالێکە سوالات بە داواکاری 6 لە 12 فرانسویەکان کە بەیاننامەندێکی بەجیا و لە عێراقیش هەر 5 پەرلەمانتاری گۆڕان ڕێکی جیاوازیان هەیە و خوان کارەکەم لەگەڵ گۆڕان پەساردەوە ئەنجامی کۆبوونەکەی ئێوەش پەیوەست بەمە چی بوو پرسایی بۆم پەیوەست بە لامەرکەزی ئەوەی کە من زانم ئەخی جار پارتی ڕازی بۆ بەوەی کە دەسەڵاتی دارایی کارژێری شۆڕ بکرێت ئەگەر لەسەر باڵێن دوایین پێشاتەکانی بابەتی لامەرکەزی جا من بەهر دایمە لە پرسیاری دووەم دەست پێ بکەم ئەوەی لامەرکەزیەکە پێشتر کۆبوونەوەی کرا حکوومەتی یاریمی کوردستان لە ژنەیەکی پێکهێنا لە ژنە لە هەرسێ لایەنەکە هاتوون بۆ لەگەڵ هەرچی حزبەکە دانیشتون و گفتوگویان کردووە لەسەر هەموو مەسائلانە کارنامەی حکوومەتەکە خۆی بڕوابوونە بە لامەرکەزی بۆیە مۆزوعی لامەرکەزی شتێک نییە کە ئەمڕۆ قەناعەتم پێهێناوە دوێنێ قەناعەتم پێ نەبووە ئەم حکوومەتە لەسەر بنەمای لامەرکەزی و بەشێک لە بەڵێنامەی ڕێکەوتنەکان لە بینی بۆ نمونە یەکێتی و گۆڕان و پارتی و هەروەها ڕێکەوتن و کارنامەی حکوومەتەکە بڕوابوونە بە لامەرکەزی و جگە لە لامەرکەزێت ڕێگایەکی ترمان نییە لە ڕاستیدا بۆ پیادەکردنی ئێستاکە هەستەکرێت هەنگاوەندرێت هەنگاوەکان دەبێەوە بێت کە هەم یاسای ژمارە 3 لە ئێستادا ڕێگرە یاسایەکانی لە بەردەمی لابدەین و هەمیش لە ئایندەیەکی نزیکدا هەوڵدەین یاسای ژمارە 3 هەموار بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین ینی ئەو لامەرکەزیەتەی کە لە ئێستادا بۆ کۆمەلگای کوردستان پێویستە ئەو بێتەوە تێگەشتنی بزوتنەوەی گۆڕان بۆ لامەرکەزیەت ڕوونە لە هەموو کۆبوونەکان باسمان کردو یەکێکە لە پایە ئەساسیەکانی قەناعەت و بەهاکان و تێڕوانینی بزوتنەوەی گۆڕان لامەرکەزیەت لا ئێمە تەنها دروستکردنی مەرکەزێکی تر نییە لامەرکەزیەت لە پارێزگا کورد نابێتەوە لامەرکەزیەت لە پارێزگاشە چۆن لە وزارەتە دەبێت شۆڕ بێتەوە بۆ مدیرێتەکان لە پارێزگایشە بۆ نمونە دەبێت شۆڕ بێتەوە بۆ قەزاکان بۆ ناحەکان بۆ ئەوانە ئەو تێگەشتنی ئێمەیە پێم وایە هەنگاوی باش شۆتە پێشەوە ئەو مەسەلەیە و ئەگەر ئەم کۆبوونەوەی سێقۆڵیە بەم نزیکانە بکرێت هەنگاوی ئینترێت داوایان کردووە کە حزبەکان ئەو سێلایانە لە نزیکترین کاتە پرۆژەی خۆیان پێشکەشکەن بۆ مۆزوعی لامەرکەزی بۆ پێشم وایە سەرخەتەکانی ئامادەیە بۆ ئەوانە ئەوەی کە پەیوەستە بە فراکسیۆنەکانەوە ینی بەشێک بۆ لە نەریتی بزوتنەوەی گۆڕان ئێمە تۆ بزوتنەوەی گۆڕان هەیەوەکو حزب وەکو ئۆرگان لێرانە جباتی هەیە خانەی هەیە وتەبێژی ئەوانە تابیر لە سیاسەکانیەکەن پەرلەمانتاریش وەکو ئەرک و وەزیفەیەکی خۆی کە پەیوەستە بە کاری پەرلەمانیە و نوێنەرایەتی تابیر لە قەناعەتەکان و بۆچوونەکانی خۆیەکات ئێمە هەموو بوچوونانە لە چوارچێوەی بەرژەوەندەکانی خەڵکە بینین و لە چوارچێوەی گەڵاوەکردنی استراتیژێکی ڕۆشن بۆ بزوتنەوەی گۆڕان سەیرەت هەمیشە بزوتنەوەی گۆڕان کە سێنابوو هەموو خێرایەکانی ئێستا بنی دەسەڵاتەوە ئەو حزبانی حکومڕانیە لە ئێستادا خۆتان حکومڕان تا چەند ئەو مەسئولیەتە هەڵەگرن تا چەند حەزب لێ پرسپایەتیەک بۆ چارەسەرکردن و بەشێک لەو خێرانانەیە لای ئێوەش ئێمە تا ئەو کاتێک کە بەشدار نەبووینە لە حکوومەت و بەتایبەتیش نەریتێکی یا باڵێن توراسێکی کەڵەکە بووی دەسڵات لە کوردستاندا ساڵانی ڕابردوو 29 ساڵی دەسڵات و حکومڕانی لە کوردستاندا و ئەو سیاسە هەڵەیانە سیاسەتی ئابووری هەڵا سیاسەتی کۆمەڵایەتی هەڵا سیاست لە هەموو ڕوویەکانەوە پێمان وایە سیاسەتی هەڵە بۆ سیاسەتی خراپ بۆ لە قازانجی خەڵکی کوردستان و دروستکردنی کۆمەلگایەکی تەندروست و کۆمەلگایەکی دیموکرات و شەفافانە بۆ ئێستاش ئەیبینین واقعەکە ئەوەی کە ئێمە لە جاران ئەمانوت ئەم دەسڵاتە بەو شێوەیە ئەم ئاراسیە خراپە سلبیە لە قازانجی خەڵک نییە سیاسەتێکی ئابووری خراپوانە ئێستا بینین بە واقعان هەمومان معانەتەکەی چێژین بە پارتیەکانمانەوە بە یەکێتیەکانمانەوە بە گۆڕانەکانمانەوە بە ئیسلامیەکانمانەوە بە حزبیەکانمانەوە بە ناحزبیەکانمانەوە بینین کە چ سیاسەتێکی هەڵە بووە چ تەراکوماتێکی خراپی چەندین ساڵی بەڕێوەبردنێکی خراپ بە موشەخۆرکردنی هەموو کۆمەلگای کوردستان بە هێزی بە چەکدارکردنی هەموو حزب و لایەن و ئەمانە هەموو سیاست بۆ تەعاملکردنیشیان لەگەڵ بەغدا لە ڕاستیدا تەعاملێکی زۆر خراپ بووە جاروا بۆ تەعاملێکی مەغرورانە بووە تەعاملێک لەسەر بنەمانە بووە و ئەوە هەموو ئێستا خەڵکی کوردستان وموچەخۆر و خەڵکی زەحمەتکێش ئێستا باجەکەیەدا تا لەو ڕۆژەش کە ئێمە لە دەسڵاتین ناتوانین شان خاڵیکەین لە بەرپرسیارەتی لەو ڕۆژەی کە ئێمە بەشدارین لە حکوومەتەکە ناتوانین شان خاڵیکەین لە ئێستا ئێمە بەشدارین لەم حکوومەتە
خەڵک وەزعی باش بێت ئێمەش بەشێکین لە باشکردنی وەزعی خەڵکە خەڵک وەزعی خراپی ئێمەش بەشێکین لە خراپکردنی وەزعی خەڵکە تەحملی مەسئولیەتەکە ئەکەین سەرباری ئەوەی کە تێگەین و ئەشزانین کەوا چێ تراکماتێکی سەخت و دژوار چ لە باگراوەندێکی خراپ و سلبی لە پشتمانە هەبوو سیاسەتێکی سەقەت هەبوو ینی زۆر جا تەشبیهەوەکەی کە تۆ ئەگەر بینای تابقی یەکەمەکەت گێڕ و گەوار ڕوانە بێت تابقی دووەمەکەی چۆن دروست بکەی هەر لەسەر بنەمای یەکەمەکە دروستەکەی خراپ بێت بۆیە پێویست وا بوو پیاچوونەوەیەکی ورد بە هەموو هەیکەلەی سیاسی و ئیداری و اقتصادی ئەم وڵاتە بکرایە کە نەکراوە لە ئێستاش نەشوە بچێت ئەم دەرفەتە ئەم قەیرانە دەرفەتێکی باشە بۆ پیاچوونەوە بۆ هەوڵدان بۆ چارەسەرکردنی و مۆزوعان بەسەری گەم لاژ بکەم تخوا لا تۆڕی میدیایی ئێستا دوو پرسیارم لە جەناب بدێ باس لە کۆبوونەوەی سێپۆلی کرد کۆبوونەوەی سێپۆلی تا ئێستا هیچ کام لەلایەنەکان بە فەرمی مفاتەحەی دوو لایەنەکەی دیکەی کردو بۆی کە کۆبوونەوەکە پێ هیچ وادەیەک هەیە لەسەرەوە دوو لە عێراق کاتی پرۆژە یاسای قرس ویستا عێراق قرس بکە بە پەرلەمان لە پەرلەمان بە دەنگدانی پەرلەمان پرۆژە یاساکە پسەند بکە بەڵام ئێستا بینیم ماوەیانە حکومەت هێرێمی کوردستان قەرزەکە بەبێ پەرلەمان ئاگاداری ئەم قەرزە لە کێیەکە چۆن ئەیداتەوە بڕاکەی چنێکە یعنی پەرلەمانی کوردستان ئاگاداری ئەمەیە بزوتنەوەی گۆڕان لەسەر ئەم شێوازی قەرزکردنی حکومەت هێرێمی کوردستان بۆ چوونی چێ یعنی ئەوەی دووەمەکە تەبان هەم دەست پێ بکەینەوە ئەوەی یەکێک لە نیشانەکانی بێت ناچالاکی پەرلەمانی کوردستان بێهێزی پەرلەمانی کوردستان بەداخەوە و ئەو فترانی کە ئێمە لە پەرلەمانی کوردستانە کورسی زۆرمان هەبوو چ لە کاتی ئۆپۆزیسیۆن بوون کە 25 کورسیمان هەبوو چ لە کاتی دەسڵات و سەرۆکاتی پەرلەمان لایە بوو 24 کورسی و پەرلەمانی کوردستان پەرلەمانێک بوو دەستی بۆ هەموو جوگا ئەساسیەکانی ئەم کۆمەلگایە بەر قسەی لەسەر هەموو پرسەکان هەبوو پرسی کۆمەڵایەتی پرسی ئابووری پرسی سیاسی پرسی ڕۆژانەی خەڵک و ژیانی خەڵک و ڕێگاشمانەدا خەڵک برسی بێت و خەڵک لە معاناتە ئەوانە بێت ئێستا بەداخەوە ئەوە پەرلەمانەکە تەرکیبەی پەرلەمانەکە بین پەرلەمانێکی لاوازە قدرەت و ئیدارەیەکی ئیرادەیەکی بەهێزی نییە بۆ ئیدارەدانی هەموو وەزعا و شانی خاڵی کردوتە لە بەرپرسیارەتی بەرامبەر بە هەموو ئەو مەسالانەی کە ئێستا لە کۆمەلگای کوردستانە یعنی پەرلەمانێک کۆبوونەکانی تەعتیلەکە ناتوانێت قسە لەسەر موچە و لەسەر ژیانی خەڵک و لەسەر ئەوانە بکات کە ئەمەیەکی لە ئاماژەکانە پەرلەمانی عێراق پەرلەمانێکی زیندووە مقارنەیەکی لەگەڵ پەرلەمانی کوردستانە داوای لێبوردن لە هەموو خوشکبراکانمەکەن پەرلەمانتاران پەرلەمانێکی زیندووە و حکوومەتی عێراقی پابەندە بە سیاسەکانی بەڵام پەرلەمانی ئێمە پەرلەمانێکی لاوازە و حکوومەت بۆ خۆی لە دۆڵێک هەیە پەرلەمانی ئێمە لە دۆڵێک هەیە ئەوەی تریش کۆبوونەوەی سێقۆڵێکە زۆر باس کراوە ئەم چیرۆک و حکایەتە زۆر دوور درێژە بەردەوام باسمان کردو گرنگیەکەی چییە ینی بڵێن ینی معقولە تۆ لە وڵاتێکە ئەم سێ حزبەکە لە حکوومەتان و حکوومەتیان تشکیلکردن نتوانن کۆ ببنەوە 5-6 مان خەریک بی بۆ یەکێتی پارتی دانیشن لەگەڵ یەکێتی پارتی گۆڕان دانیشن خەڵک برسیەتی خەڵک ژیانی نییە خەڵک معیشەتی نییە خەڵک کەرامەتین بووە ئەم دوو چەند حزب ناتوانن دانیشن چارەسەری کە مۆزوعانە بکەن بڕیار بدەن لەسەرەوەی کە پەرلەمان دەبێت چی بکە حکوومەت دەبێت چی بکە ئیسلاح دەبێت چۆن بکرێت چۆن بڕۆینە بەغدا لە بەغدا هەیە چی بکەین بەڕاستیەکەی ئێمە نیشانەیەکی تری لەو فەوزا گەورەیەوە ئەو بێسەروبەریەیە کە لە سیستەمی حکومڕانی لە کوردستان هەیە وئیلا یعنی چمانە چێت تۆ مادام حکومەت تشکیل کردو کابینەت تشکیل کردو ئێدەبا ئەم حزبانەیش وەکو هێزە سیاسەکان دانیشن کۆ ببنەوە استراتیژیە دانان پاڵپشتی حکومەتەکە و کابینەکە بن سیاسەتی اقتصادی بنە پێشەوە چاکسازیەکان بنە پێشەوە لەگەڵ بەغدا کە علاقاتێکی تاریخی بەتایبەت یەکێتی و پارتی علاقاتێکی کۆنیان هەیە و ساڵانێک لە بەغدا ئامر بە هەموو شتێک بوون بێن چارەسەرێکی کێشەکانی خەڵک بکەن بڕۆن وەفدێک نێرن بۆ بەغدا و ئەو پەیوەندیانەی کە ساڵانێک هەیان بۆ ئێستا استثماریکەن بۆ خەڵکی کوردستان و بۆ ئەوەی برسێتیکردنی خەڵکی کوردستان نەبێتە بەشێک لە سیاسەتی حکوومەتی عێراق وەکوتر ینی بەداخەوە بێ بڵێن بە هیواین کۆبنەوەکان بکرێت سبەینێ وەفد دێت وەفدێکی پارتی دێت یەکێتی شەبینێت و گۆڕانی شەبینێ پێشم وا بێت زەمینە خۆشکردنە بۆ ئەوەی لە چەند ڕۆژی داهاتوە ئەو کۆبوونەوە سێقۆڵەیەکە چاوەڕێیە کرێت و هیواداری کۆبوونەوەیەکی سێقۆڵی تەنها ڕووکەشی نەبێت کۆبوونەوەیەکی جددی بێت و پەنجە بقاتە سەر هەموو خاڵە ئەساسیەکان کە ئێستا خەڵک معاناتی بەدەستێت تۆژەر دوو پرسیارە یان پرسیارە گۆڕان بە کارامەیەکی چاکسازی شۆ حکوومەتەوە بۆ پاڵێنەی دابەدەگەرانی کە بتوانێت چاکسازی خواتی شەپاکۆنی داهات و بەنشیمانکردنی هێزەکان هەمووەمان سارەکە مەسەرەوە نییە بۆ نەکراوە ئەوە چی ڕێگر بووە بۆ چی لایەنێک بەدایکە ڕێگەڕێی دروستنەوەی گۆڕانە ئەو کارامە چاکسازیکە داتانە لەگەڵانەکانی تەبەقاوەتی جێبەجێ بکە یەک دووش ڕات بە کۆنفرانسە خۆگەنە دەگەڵانەکانی گۆڕان کاشم بۆ زۆر دەگەنە ڕاستیانەی ناو گۆڕان خۆی ئێستا بەشی تاوان هەردانیشتن لە ناوچەکانەما ئەمانە ئەژکەنەوە بێن جارێکی تر تێکەڵ بە سیاستەکانتان بکرێتەوە بە تایبەتی بەڵێ پێگەشت
ئەوەی کە پەیوەستە بە با بڵێن ناڕازیەکان و ئەمانە ئێمە لە ماوەی مبادرەیەک بوو چەند دۆستێک و هاوڕێیەکی هەموو لایەنەکان با بڵێن ڕازی و ناڕازیوە مبادرەیەکیان هەبوو مبادرە ئەمڕۆ زۆر بە نرخێنراوە بە بەرز نرخێنراوە پێشمان وا بوو دەبێ بزوتنەوەی گۆڕان کار لەسەر ئەو پرسە بکات ئیشی لەسەر بکات و خانی ڕاپەڕاندن و ڕێکخەری گشتی و هەموو جبات کار لەسەر و مۆزوعەکان لە ژنێکیش پێکەێنین بۆ مفاتەحەکردن و دانیشتن و گفتوگۆکردن لەگەڵ هەموو ئەوانەی کە ناڕازین ینی بەتەمای لە چەند ڕۆژی داهاتوودا پامێکشمان هەبێ بۆ ئەوەی کە بڵێن دەرگامان کردوتەوە بۆ گفتوگویەکی تێروتەسەل بە تایبەت لەسەر و بەندی هەموو ئەحداسانەی کە دێنە پێشەوە ئێستاکە بۆی ئەو مۆزوعانە ئینکەنەوە بۆ ئەوەی ڕێگرەکان لە ڕاستیدا توانم بڵێم ڕێگرەکان سیستەمەکەیە بەشێکی گرنگی سیستەمەکەیە ینی ئەو واقعی کە ئێستا لە کوردستانی کەس نایشارێتەوە کەس نایشارێتەوە لە کوردستانە مافیایە بەرزترین دەسڵات لە کوردستانی ئەڵێ مافیا هەیە ئەڵێ دزی هەیە ئەڵێ فەرهود هەیە ئەڵێ ئەواکرێ ئەڵێ لە مەرجەکان ئەواکرێ یعنی تۆ کەسێک کە خۆی بەرپرس بێت کەسێک خۆی سەرۆک وەزیران بێ یا سەرۆکی پەرلەمان بێ یا سەرۆکی دەستگایەک بێت ئەتراف بکە بەوەی کە ئەو شتانە هەیە لە ڕاستیدا ئەمە کارەساتێکی گەورەیە چونکە مەفروض وایە پێش هەموو شتێک ڕێگای لێگرتو بێت کە ئەلانی شێکای بێ ئجراعاتی قانونی بکرێت بەڵام ئەم واقعی کوردستانە سیستەمی حکومڕانی لە کوردستان ئەگەر بتوانین پێ بڵێن سیستەم ئەوەی کردووە هەژمونی حزب بەسەر موەسساتە لە کوردستاندا وای کردووە کە ئێستا حزب اقتصادی خۆی هەبێ حزب هێزی چەکداری خۆی هەبێ ئاسایشی خۆی هەبێت ئەو ئەمریکان لە حزب و لە مەکتەبی سیاسی وەرگرێن نەک لە موەسساتی دەوڵەتیەوە مافە دەستوریەکانی ئێمە لە دەستوری عێراق زامن کراوە و لە ڕاستیدا گەر خۆمان لە خۆمانی تێک نەدەین هیچ لایەنێکی تر ناتوانین لێمانی تێکدا لە دەستورا کە خەڵک خەباتی بۆ کردو هۆڵی داوە ئەو جوامێرانەی کە ئێستا بەشێکیان لەگەڵمانە نەماون ناومان نەماون ئەوانە ڕۆیشتون ئەو دەستوریان کردووە سیاغە کردووە هەیە و کوردیش حزوری هەیە لە بەغدا سەرۆکی کۆمانت هەیە لە پەرلەمان حزورت هەیە لە ئەنجومەنی وەزیران حزورت هەیە جۆمگا ئەساسیەکانی بەغدا هێشتا بەشێکی بەدەستی کوردەوەیە بۆیە لە ڕووی ئەوەی کە مافەکانی کورد پێم وانە کێشەیەک لەسەرەوە بێ ئەندەی کێش لەسەرەوەیە کە هێشتا هەرێمی کورد بەداخەوە هەرێمی کوردستان خۆی نازانێت لەگەڵ بەغدا داوای چیە کات و چی ئەوێت یعنی تۆ ئەگەر لەسەر دروشمیەوەی کە بەشی خۆم بۆ خۆم و بەشی ئەویش ئەخۆم عێراق قبول ئەبی قبول نییە ئیتر واقعێکی تازە لە عێراق ڕوویدا دروست بووە خۆپیشاندان هەیە وەزعی اقتصادی عێراقیشەوەیە جاران لێتی قبولەکەی سەرێت قبول ناکات و بێت بە استراتیژی خۆتا بڕۆیتەوە ئێستا بێ پلانێکی ترت هەبێت بۆ مامەڵەکردن لەگەڵەوانە وەک باسیش بکرد حکومەتی مەسئولەوە حکومەتەیە کە قراری قرس بدا قراری سەخت بدا لە ئێستادا لەوانەیە هەندێک قرارات لە ئێستادا سەخت بێت گەڕانەوە بێت چەند هەنگاوی بۆ دواوە بەڵام تۆ لە پێناوی خەڵکەوە لە پێناوی ژیانی خەڵکە چیتیایە تۆ ئەو هەنگاوە قورسانە و سەختانە بدەیت و ئەم ملەتە ملەتێکی زیندوو بۆ توانێتی بەرگری لە ژیان و لە کرامەتی خۆی بکە ئێستا ئەم دەسڵاتێکن ئەگەر نوێنەرایەتیەکە لە ڕاستیدا بێ با بڵێن بەرگری لە کرامەتی و لە ژیان و لە قوتەکەی بکات ئەوەی تر وەکو سیاسەتی بزوتنەوەی گۆڕانی ئێمە لەگەڵ بەغدا ڕێکەوێن و ئەو ڕێکەوتە لە قازانجی خەڵکی کوردستان بێ لە قازانجی موچەخۆرانی کوردستان بێ لە قازانجی بوژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بێ پێشمانوانی ئەوە تەسیری سلبی لەسەر سەروەری هەرێمی کوردستان بێ پێشمانوانی ئەوە تەسیری سلبی لەسەر قواری هەرێمی کوردستان بێ پێشمان وایە نیشتمان پەروەری لە ئێستادا ئەو پێوتێ کوردایەتی و نیشتمان پەروەری و ئەمانە لە ئێستادا ئەوەیە چۆن بتوانانی بە کەرامەت و میلەتەکەی خۆت بژێنیت بەڵام زۆر باسی لە پارلەمان و حکومەت کرد باسی لەوە هەر شتێکی باشە بکرێت بزوتنەوەی گۆڕان بەشێتەوە خراپەش بکرێتەوە ئێستا جیاوازی بزوتنەوەی گۆڕانی ئێستا و کە پێشتر سیمان زۆر بووە کی جیاوازیە ئایا خۆتان لێ هەڵوێستن خۆتان ئەو دەرنەکانی لەناو پارلەمانە پێشترش بزوتنەوەی گۆڕان لە پارلەماندا هەمووی ئەوەی ناکرێت چەند پارلەمانتارێک دایکەن ئێستا خۆتان لێ خۆتان جیاکەنەوە بەکانی بەشێ بوونەتە سەڵات بعدم نسأل كنا تعرف شيء من السكاري هو ما تعرف كنا جاك والله تنشي هو خۆمان جا ناکەینەوە باسم کردێمە لە ئێستادا لەم حکومەتە ئەگەر باش بکرێ و خراپ بکرێمە بەرپرسی تایدا و تێدەن وەگەر زانین خراپە و زانین ناچێتە سەر و وەزعی حکومەتەکە بەو شێوەیە زوتنەوەی گۆڕان توانێت بڕیار بدات بکشێتەوە ینی پێشتریش بڕیارماندا و خاوەنی ئیرادەی خۆمان لە ئێستاشتا خاوەنی ئیرادەی خۆمانین ئێمە سەیری واقعەکە و وەزعەکە بکەین بەڵام ئەوەی کە
ئەوەی کە بەلای منەوە گرنگەوەیە کە باسی پەرلەمانت کرد من باسی ڕێژەکەم کرد لە ڕاستیدا ئێمە پێشتر ڕێژەیەکی بەهێز و بەقوت بووین لە پەرلەمانی کوردستانە ڕێژەکەمان کەم بوو بەڵام تۆ سەیری ئەو چەند هاوڕێیەمە کە لە پەرلەمانی کوردستانە خۆ پێشتریش وەک خۆت گوتت چەند پەرلەمانتارێک بوو بەڵام تۆ ڕێژەی پەرلەمانتار بۆ دەنگدان و بۆ ئیمزاکۆکردنەوە و بۆ محاسبەکردنی حکوومەت و بۆ بانگێشکردنەوە ئەمانە ڕێژەی پەرلەمانی گرنگە ئێستاش هاوڕێکانی ئێمە درێغیان نەکردو هاوڕێکانی ئێمە یەکێک بوون لە مدافع سەرسەختەکانی ژیانی خەڵکو و قوتی خەڵکو و ئانەوە بە دەنگێکی ئازایانە و بە دەنگێکی بڵند دیفاعیان لە قوتی خەڵکو لە ژیانی خەڵکو و ڕۆژانش بەش ئەتوانم بڵێم ئەگەر برادەکانی تر لێم عاجزە من لە فراکسیۆنەکانی ترم توانم بڵێم هاوڕێکانی ئێمن کە ڕۆژانە سەرباری ئەوەی کە ئێمە بەشدارین لە حکوومەتەکە و وزارەتی داراییشمان لە هاوڕێکانی ئێمن هەموو خەڵت و بەڵتی سنوورەکان و مەرزەکان و دەستگاکان و کۆنتراکتەکان و ئەوانە هاوڕێکانی ئێمن ئەگەر پیا بە وجدانەوە قسە بکەوە هاوڕێکانی ئێمن ڕۆژانە دۆکومنت ئەخەنە بەرچاوی خەڵکو و قسەکەن و دیفاعێکی زۆر سەرسەختانش لە ژیانی خەڵکەکەن لو کمیتی تباسی کنه و هاوشیم زانیاری هی لکومنوکی نیوان ایوی کشیدن ایرانی کم یعنی که یکی که به پلان بود آرزو و هریشه که نروا به کسی سر با وقتی قانون پلان کرد چند پیج سایت بزایی که رسمی و نرسمی که تو روزانه هریشه که سر دوران وەکو پلان هەیە بەڵام لەوانەیە شخصی بێت وەکو منەظەم و حزبی وانە نەبێت پەیوەندەکانی ئێمە لەگەڵ یەکێتیە ئێستا خۆشبەختانە بەرەو بۆ ئاسێکی باشترە ڕات تەنسیقێکی باشتر و هەماهەنگێکی زیاترمان لە پرسە گرنگەکان وانە هەیە کە ئەمانوێت بە قازانجی خەڵک بشکێتەوە بە قازانجی ژیانی خەڵک و بەهینی خەڵک لە منتیقەیە بشکێتەوە ئەوەی تریش ڕخنای گیرێ قساکرێت ژنێوە درێت مهاتراتەکرێتەوە واناکرێت لەوانێتر بەشێک بێت واقعی سیاسی بڕۆی کوردستان خەڵک لە کوردستاندا برسیەتی خەڵک ناڕازیە خەڵک لە ژیانێکی خراپدایە ئەم دەسڵاتش نەیتوانیوە بە بەشداری ئێمەش ڕاستیدا لە ماوەیە نەمانتوانێت ژیانی خەڵک بڕۆین نەمانتوانێت واقعیکی تازە بۆ خەڵک دروستکەین نەمانتوانێت گەنجەکان دامەزرێنێ نەمانتوانێت نێڵین خەڵک برسی بێ مناڵی ئەم وڵاتە برسی بێ موچەخۆر لە ماوەگانە موچەی خۆی وەربگرێتەوە کە خەڵکێک ناڕاز خەڵکێک ئەوە ژیانەکەی بێ واقعەکەی بێ کەسێک ڕاتەوە بۆ ماڵەوە قوتی مناڵەکانی و ژیانی خێزانەکەی دابین نەکردووە تووڕێیە گلەیەکە ڕخنەگرێ حتمما گلێ و ڕخنەکانیشی لەوانەیە کە ئێستا لە دەسڵات ئێمە وزارەتی داراییمان لە هەموو وڵاتێکشە وزارەتی دارایی لای لەوانەیە زۆربەی ڕخنەکان لەوێ بێت کە خەڵک وازانەوە خەزینەی وڵاتەکە لە بندەسی توایە و پارەکە لە بندەسی توایە تۆ تەوزیعی ناکەی ئەم سێلایانە بەشدارن حتمما غەزەبی خەڵک لە سێلایانە لە ناو ئەم سێلایانەش حتمما بچوتنەوەی گۆڕان کە پێشتر هیوایەکی زۆری بە خەڵک بەخشیوە پێشتر سەرۆکایەتی یا با بڵێن ئیدارەی ناڕەزایەکانی کردووە قیادەی ناڕەزایەتەکانی کردووە لە کوردستاندا لە خۆپیشاندانەکانە حزورمان هەبوو بەردەوام بوون کە ئەم جارەش بینیتان خۆشبەختانە بەشێکی زۆر لە خۆپیشاندانەکان هاوڕێکانی ئێمە بوون و زۆربەی هەر زۆری لەوانەیە گرم بالەغە نەکەم 70% ئەوانەیە کە گیران بە ناحەق طبعاً بەداخەوە هەر گۆڕان خوازەکان بوون و حسوڕاوی ئێمە بوون کە لەم ژوورانن و لە مەکۆکان و لەوانن بەڵام خەڵک ناقی خەڵک مەگرە کە تووڕە بێت لەم حزبانەوە ناقی خەڵکیش ناگرم من کە تووڕە بێت لە بزوتنەوەی گۆڕان چونکە چاوەڕێی شتی گەورەتر و گرنگترە لە بزوتنەوەی گۆڕان نه هیچ علاقی بە هیچ پەرلەمانی کوردستانەوە نەبوو بەیاننامێ